کورد لە کەرکووک و ناوچەکانی دیکەی دەرەوەی ئیدارەی هەرێم 108 پۆستی لەدەستداوە و هێشتا پارتی و یەکێتی ئامادە نین لەسەر وەرگرتنەوەی و پۆستانە ڕێک بکەون. بەرپرسێکی کۆمەڵی دادگەری لە کەرکووک ڕەخنە لەو دوو حزبە دەگرێت کە ناتوانن داکۆکی لە ماف و دەنگی هاوڵاتیان بکەن لە شارەکە. ئەم دوو حزبە ناکۆکن بەمانای کەلیمە ناکۆکن و یەکڕیز نین و هەریەک و داکۆچی لەو پۆستەی خۆی ئەکا ئەگەر پۆستەکەی تر لای حزبێکی لای حزبی بەرامبەر بێ لێ بستەنرێتەوە ئەم هیچ بەڵ نەکرد داکۆچی ناکە بەڵکو پێشی خۆشە. بۆیە گرفتی سەرەکی ئەوەیە کە ئەم دوو حزبە ناکۆکن ناتوانن هاوڕا و یەکڕیز بن لە شتێ. دووەم داکۆچی کار نین لەو پۆستانی کە لیان وەرەگیرێتەوە. من قەناعەتم وایە ئەمەش تەئسیر لە دەنگدەر ئەکا لە هەڵبژاردننی داهاتوودا خەڵک ئامادە نییە دەنگ بدا بەم پێکاتێ لە بەرەوەی ناتوانێت پارێزگاری لەو دەستکەوتانە بکە کە لە ڕێی سندوقانی دەنگدانەوە بەدەستی دێن. یەکێتی کە پشکی شێری لە لەدەستدانی ئەو پۆستانە بەردەکەوێت لیژنەیەکی باڵای بۆ وەرگرتنەوەی ئەو پۆستانەی خۆی پێکێناوە. ئەندامێکی سەرکردایەتی ئەو حزبەش دەڵێت ئەوەی ڕوودەدات جێگای قبوڵکردن نییە. چاودێرێکی سیاسیش بەرژەوەندی حزبی و ناکۆکی نێوان پارتی و یەکێتی بە هۆکاری وەرنەگرتنەوەی ئەو پۆستانە دەزانێ. و ئەو پۆستانی کە یەکێتی نیشتیمانی کوردستان وە بەگشتی کورد لە دەستیداوە ژمارەیان زۆرە، بەڵام ئێمە بەدڵنیایەوە ئەمە جێگەی قبوڵکردن نییە، چونکە دەبێتە هۆی لێکترازانی تەبای و برایەتی، دەبێتە هۆی لێکترازانی ئەو پەیوەندی مێژوویی کە لە نێوان پێکاتەکانە هەیە. بۆیە ئێمە داوامان کردووە و لیژنەیەکی باڵاش پێک هاتووە بۆ ئەوەی کە بتوانین ئەو پۆستانە بە شێوازێکی یەکسان بەسەر بەپی ئیستحقاقی ئینتیخابی بە شێوازێکی یەکسان بەسەر سەرجەمەتەوەکانە دابش بکرێ. لایەنە کوردستانەکان ئێستاش لایەنی سیاسی کوردی هەیە. گەر پۆستی ئیداری لە ناوچە کوردستانەکان بۆ ئەو بنەبێ پێی باشە لای لایەنێکی عەرەبی بێ، لای لایەنێکی تورکمانی بێ، نەک لای لایەنە کوردیە نەیارەکەی خۆی بێ. ئەوە وای کردو زۆرێک لە پۆستەکانە ناوچە کوردستانەکانی دەروی ئیداری هەرێم لای عەرەب و تورکمان بێن. وەک پۆست هەیە کورد بە بەرژەوەند لەبەر پێناو بەرژەوەندی حزبی خۆی پۆستەکەی بەجێهێشتووە. کاتە تێکڕای کێشەی پۆست لە ناوچە کوردستانەکان ئەساسن لە دەستدانەکەی هۆکاری حزبی بووە و وەرنەگرتنەوەشی ئێستا بەرژەوەندی حزبی ڕێگرە لە وەرگرتنەوەی. جگەل لە پۆستی پارێزگای کەرکووک و قایمقامێت وەکو دوو پۆستی باڵای شارەکە دەیان پۆستی دیکەی ئیداری و ئەمنی لە کورد وەرگیراوەتەوە بە وەکالەت لەلایەن عەرەب و تورکمانەوە بەڕێوە دەبرێن. یەکێتی و پارتیش لە بری هەوڵدان بۆ بەدەستهێنانەوەی ئەو پۆستانە خەریکی ململانەی حەزبی و قوڵکردنەوەی ناکۆچیەکانی نێوانیانن. چیانووری کەناڵی پەیام، کەرکووک.